بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی بەڕێز ئەم شەو نیو سعاتێک پێشنێژی بەیانی نزیکەی کاتژمێر 3:30 تەلەفۆنیان بۆ کردین لە فریاکەوتنی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی وتیان مناڵێک لە ئێوارەوە میزی بۆ نەکراوە. طبعاً میزەڵدانی مناڵ نزیکەی 100 بۆ 150 سیسی هەندێک زاریشێت 200 سیسی میز ئەگرێ. ئەگەر بێت و لەسەروی 4 کاتژمێرەوە میزی بۆ نەکرێ ئەوە میزەڵدانەکە تەوەسوعەکە میزەکە ئەگەرێتەوە بۆ گورسیلەکانی ئەزیێتەدا نەخۆشەکە بەرگەی ناگرێت. هەر بۆیەش هێناویان بۆ تەواوی میهرەبانی. ئێمە دوای ئەوەی هاتین بۆ لای و کاتژمێر 3:30 شەو پشکنینی تاوامان بۆ ئەنجامدا بۆمان دەرکەوت کە بەردێکی 16 ملیمی لە بیدایەتی ئەحلیل یوریثرا چەقیوە. دوای وەرگرتنی باگراوندی ئەم چارەخوازە بەڕێزە کە مناڵێکی تەمەن 10 ساڵان بوو بۆمان دەرکەوت کە ئەم مناڵە جۆرە بەردێک دروستەکە پێوترێت سیستین ستۆن واتە inherited defect in the transport of amino acid cysteine واتە خەلەلێکی ویراتی هەیە کە جۆرە تشناوەچیەک هەیە کە مەفروزە بگوازرێتەوە بۆ ناو خوێن دوای پاکردنەوەی نەگورچیلە، بەڵام لەبەربوونی خەلەلێکی ویراتی ئەم جۆرە ڕەمڵە دەرئەدرێ لە ڕێگای گورچیلەوە دوای ئەو ڕەمڵە کەڵەکە بێ لەسەرێکری و ئەبێتە هۆی دروستبوونی ئەو جۆرە بەردا. طبعاً ئەم بەردایەکێکە لەو بەردانێکەوە جاروای گورچیلە سست ئەکا نەخۆشەکە تا ڕادەیەک ماندوو ئەکا پێویستی بە نەشتەرگەری زۆری هەیە. هەر بۆیەش بە هەمان مەبەستیش ئەم چارەخوازە بەڕێزە تا ئێستا کە تەمەنی 10 ساڵە دوو جار نەشتەرگەری دەرهێنانی بەردی گورچیلەی لای ڕاستی بۆ کراوە و دوو جاریش نەشتەرگەری دەرهێنانی بەردی لای چەپ و لای ڕاستی بۆ کراوە، هەری لای دوو جار. و ئاخر جار ئێستا کە سەردانی کردین بەردێکی 16 ملیمی دروست کرد بۆ لە گورچیلە هات بۆ مەسانە، بەڵام لە ئەحلیلەکە نەهات بۆ خوارەوە. ئێمە سوپاس بۆ خوای گەورە دوای ئاگادارکردنەوەی تیم نەشتەرگەری نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بەنجێکی خەفیفمان پێدا هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری دەرهێنانی ئەو بەردە بەکردنی کونەیەکی بچووک لە میزەڵدان بە دەرزی بەم دەرزیە دوای تەوسعکردنی شوێنی دەرزیەکە لە مەسانە بەم ئامێرە تایبەتە و ئەم بۆڕێمان لە ناو مەسانە بەجێهێشت، دوای بەم نازۆرە ئەم بەردەمان گرت و بەردەکەمان سەحب کرد. ئەگەر سەیری قەبارەی بەردەکەش بکەین لەم خەتە تاوەکو ئەم خەتە و سانتیمێکە لێرەش تقریباً تا ئێرە هاتووە نزیکەی 16 بۆ 17 ملیم دەبێت. سوپاس بۆ خوای گەورە بە کەمتر لە نیو کاتژمێر ئەم جۆرە نەشتەرگەریەمان لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەنجامدا. ئێستاش نەخۆشەکە ئەمێنینەوە بۆ ڕێدها و چەند سەعاتێک لە ڕێدها ئەمێنێتەوە و بە دوای داچوونی بۆ ئەەکەین بە هیوای دەرساخن تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و رێزانی